بەڕێزان بەردەوامین گفتوگۆکەین لەبارەی گرنگی دادگاییکردنی جەلادەکەی نوگرە سەلمان عەجاج دەستگیرکردنی ئەم جۆرە کەسانە کە دەستیان هەبووە لە ئازاردان و کوشتن و ڕفاندن و یعنی هەموو جۆرە تاوانێک بەرامبەر بە میلەتی کورد بۆی کە بیسەلمێنین ئێمە میلەتێکین لە ئەو کەسانە خۆش نابین کە تاوانمان بەرامبەرەکەن کە خراپن بەرامبەرمان زوڵممان لێەکەن گفتوگوێم پرس و باس و بابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز حاکم ماسە محەممەد دادوەری پێشووی لێکۆڵینەوە لە دادگای باڵای تاوانەکان حاکم سڵاو لێبێ خێراتی سلااوش لە تۆ زۆر سپاس بۆ ئەم دەرفەتەش سەرەتا ڕێز و سڵاو و نەوازش بۆ سەرجەم قوربانیانی ئەنفال کراوەکان و بەرزانیەکان و فەیلەکان و ڕاپەڕینەوە تو یەک و هەڵەبجێش و هەموو قوربانیانی گەلی کورد. سپاس کاک حاکم با لەوە دەست پێ بکەین یعنی ئێمە زۆر لە بەرنامەکانی پێشووە لە بۆ مناسبەتەکانە باسمان لە گرنگی دەستگیرکردنی و کەسانە کردووە کە تاوانبارن جەلادن و زڵمیان لە خەڵک کردووە بە تایبەت بوونە لە پرۆسەی ئەنفالە یەکێک لەوانە حەجاجە یان وەکو کەسوکاری ئەنفالەکان دەڵێن حەجاج گرنگی دەستگیرکردنەکەی چییە بۆ دۆسی ئەنفال؟ طبعا گرنگەکەی زۆر گرنگە بۆ ئەو بابەتە کە دادگا قەراری دەرکرد لەسەر دۆسەی ئەنفالە ئەوە بوو لە ناوەڕۆکی ئەو قەرارە لیسێک دەرچوو بۆ چەندین تاوانبار بۆ کەیسی ئەنفال نمونە 423 کەس بوو تاوانبارە ئەمە پێڵەن فرد ئەوراق تحقیقیە مستەقلە بحق متهمین الهاربین ئەوانەی کە دەستگیر نەکراوە ئەو تاوانەش کەوا بە ماوەی بەسەرا ناچێت ئەبە تاوانێکی عادی نییە ئایا بۆ هەر کەسێکە ئەگەر قەراری ئەمریگرتنی بۆ دەرنەکراوە یان بۆ دەرکراوە نراوە چکە ئەمە تاوانێکی نۆدۆڵەتیە شمولی ناکات تەقادم پێڵن تەقادم مدەی نییە تاوانێکی نۆدۆڵەتی وەکو تاوانێکی عادی نییە باشە طبعا نەک لە ئەنفالیشە لە کەیسەکانی کەش لە هەڵەبجە لە فەیلیەکان بەرزانیەکان ڕاپەرینەوە تویە کەیسەکانیش پەیوەندی بە برایەن شیعەکان سەداهان تاوانبار هەیە قالەکەوە ئەمە بەڕاستی کە ئەو تاوانبارە کەوا دەستگیر کرا عەجاجێکێک لە تاوانەکان درنترینی تاوانبار بوو لە کەیسی ئەنفال تایبەت لە ناو نوگرە سەلمان بۆ ئەو کەسانە کەوا لێ سجن کرابوون لە معتەقەلی نوگرە سەلمان جۆراجۆری تاوانی ئەنجام داوە بەرامبەری کەسوکاری ئەنفال کراوەکان قوربانیان وەکو کردداری نامۆڤایەتی وەکو ئەشکەنجەدە وەکو قەتلی عەمد وەکو اغتیصاب ئەوەی کە شەرع و قانون و منطق و ئەخلاق قانونی و دەوڵەتی قبوڵی ناکات ئەو کردێتی ئەو لەبەر ئەوە گرتنەکەی ئەو زۆر گرنگیە وەکو بڵێن دوو ناحی هەیە ناحەیەکی هەیە دڵخۆشکەرە بوو کەوا ئەو تاوانبارە هیوادارم تاوانبارەکانی کەش بگیرێت بۆ کەسوکاری قوربانیانی ئەنفال کەوا ئەو عەجاجە زۆر درنگ بوو زۆر تاوانی کردووە ئێستاش ئازار و ئازارەکانیان ساڕێژ ناکرێت لانی قوربانیانی کەسوکاری ئەنفال ئەمە لە لایەکی ترەوە قەرارێکە دڵخۆشکەر بوو کەوا ئەم دادگایی ئەکرێت لە لایەنی دادگای باڵای تاوانەکانی عێراق لە بەغا ئەکرێت کاک ڕانگۆ لە بەغا ئەکرێت دادگایەکەی نەک لە سلێمانی نەک لە نوگرە سەلمان کەوا تاوانەکەی پێڵەن اختصاص المەکانی پەیوەندی نییە کەوا لە سماوە شوێنێک بێ لە پێوەڵەن اختصاصی وەزیفی لەبەر ئەوە کەوا پەیوەندی بە تاوانەکانی ڕژێمی باعث کەوا ئەمەش یەکێک لە ئەزلامی نظامی سابق عەجاج ئەحمەد هەردان لەبەر ئەوە پەیوەندی بە دادگای باڵای توانەکانی مەقەڕەکەی لەکوێ بنکەکەی لە بەغایە چکە محکەمەکەی ئێمە محکەمەکە ماوە غەلق نەبووە باشە هەندێک دڵێن دادگاکە نەماوە ئایا دادگاکە ئێستا ماوە یان دەسەڵاتی کەم کراوەتەوە یان چوو کراوەتەوە یان چی لێ کراوە نەخێر دادگاکە ماوە و بەردەوامش لە کارەکانی بۆ هەر تاوانبارێکە لە بۆ عەجاج و غێری عەجاج لە ئایندە دەستگیر بکرێت دادگایە کرێت لایەنی ئەو دادگایە دادگای باڵای تاوان بەڵێ لانی هەیئەی تحقیقی قەضایی ئەمە پەیوەندی بە لێکۆڵینەوە دادوەری لێکۆڵینەوە لەلایەنی کەشەوە دادگای باڵای کە دادگای تاوان کەوا بریتێ لە سێ حاکم جاران 5 بوو چکە دادگای باڵا لە بەگوێرەی یاسای ژمارەی 35 2011 لینکە بە ئەنجومەنی دادوەری غەلق نەکراوە چکە کەیسەکانی تر ماوە بریاری گرتنی ماوە لەسەر
سەداهان تاوانبار لەبەر ئەوە باشە. دادگا ماوە بەردەوامە کاک ئیش و حاکم، کاری. تۆ لە دادگاییکردنی سەرانی باسا یەکێک بووی لە دادوەرەکان ناوی حەجاجە هات. من خۆم ڤیددیۆیەکم بینیوە کە پرسیار چون کەسکاریان فعال لەوێ کە چوونە داوا تۆمارەکەن و ئەنی شاید حاڵن بەسەر ڕووداوەکانەوە زۆر باسی حەجاجەکەن لەوێانە. من خۆم ڤیددیۆم بینیوە لە سەدامە پرسن سەدام ئەڵێم کابرایە کێیە من نایناسم باسی حەجاجیان نەکرد لەوێ لە ناو دادگا. لە ناو دادگا بەڵێ طبعا سەدام طبعا فریان نەکەوت. سەدام ئەو پەڕی چەندین دانیشتن ئامادە بوو. سەدام خۆچوزانێ ئەفسەرێکە لە نوگرە سەلمان بووە ئەو کاتە بالضبط نەیەزانی سەدام بەس لێرە بە جۆرەی مەسئولیەتی قانونی مەسئولی قانونیە جینائیە تاوانی دەوڵەتی بەرپرسە هەر لە سەربازیەکەوە هەتاکو قائدی ئەعلا بڵێن قائدی عامی قواتی مسلحە بەرپرسە لە ڕووی یاسای تاوانی نەدەوڵەتی. سەدام ئاگادار نییە مەسەلەن بۆ هەندێک کەس ئەفسەرێکی بچووک کەوا تاوانێکی کۆمەڵە تاوانی گەورەی ئەنجامدا و بەڵبەتە بە هەندانی ئەو ئەم کارانەی کردووە ئەکید هەر کەسێ زیاتر ئازاری خەڵکی بە ئەوەی بردە سەروتر سلسلەی مراجع هەیە ئەم ئەفسەرێکە ئەفسەرە لە نوگرە سەلمان عاید بەکوێیە سلسلەی عاید بەکوێیە بە هینە ئاسایشی سماوە عاید بە مدیری ئەمنی عامەی عامە لەبەرەوە سەدام ئاگادار نییە بۆ ئەم تاوارە نەک هەندێک کەسیش هەندێکش کە تاوان ئەنجام ئاگادارنیانی ڕەنگە ئەم کابرایی نەناسی بێ وەک ناسین بزە لە شخصی نەیناسیوە بەڵام ئەم کابرایە بەشکم سەدام لە علیکیمیایی خراپتری بەکارهێناوە تاوانی ئەنجام داوە بەرامبەری ئەو کەسانەکەەوە بەندکراون لە نوگرەی سەلمان وەکو ئەمە ژەمیرە بەڕاستی یعنی دەستخۆشیە جێگەی دەستخۆشیە لایەنی کاوەخانمی یەکەم ئەو ڕژانی ئەو مۆزوعە لەگەڵ پەرێخان و چەندین کەس لە سکاڵاکان ڕۆشن بۆ ئەمنی لە دادگای لێکۆڵین لە سماوە و بە هەمانگی لەگەڵ جێهازی ئەمنی وەتەنی ئەوانیش دەستخۆشیان لێکم بە سوپاسشەوە کەوا بە سۆراغیان کردو بە وردبینی لەسەر بریاری حاکم تحقیق دادوەری لێکۆڵینەوە کەوا بریاری دەرکردنی بۆ کردووە ئەمری قەبز هەتاکو ئەو کابرایە گیراوە ئەمە جێگەی دەستخۆشیە بە گیراوی با بڵین نەمبینەوە بەس ئینشاڵڵا ئیبینم ئینشاڵڵا چکە تحقیقات و ئەوانە ینی کاتمان هەیە دەفتمان هەیە. کاک حاکم تۆ ئەو تاوانبارانە زۆر بینیوە چی تیانە خوێندەوە ینی کە جەلادێک هەستەکەی هەزاران کەسی لە میلەتەکەی تۆ قەتڵ و عام کردووە خستۆتە ژێر خۆڵەوە بەڵام دوجار تۆ لەوێ بەپی یاسا مامەڵاکی بەس چی لە ڕوخساریان نابینی؟ طبعا خۆی ئەو بەداخەوە کەسی ئەنفال کەسێکی گەورە بوو گەورەترین کەیس بوو کەوا گەورەترین تاوان بوو کەوا ئەنجام درا بەرامبەری گەلی کورد کە براوردیکەی لەگەڵ کەیسی هەڵەبجە و فێلیەکان و بەرزانیەکان و ڕاپەڕین بەڵام تاوانبارەکانی سەرەکی بەداخەوە ئەوانە هەر ئەوانە نەبوون تاوانباری کەشمان هەیە ئەوانە نەبوون کە لەناو خەفەزەکەی 423 کەس هەیە تاوانباری ژەیە یعنی ئەو تاوانباران کە ئاهاتن دادگایانە کرد لە بەرامبەری ئەو دادگایە هین هەندێکیان پەشیمان بوون بەڕاستی لە تاوانەکانیان هەندێکیان اعتزاریان نا کە من داوای لێبرد نەکەم و هەندێکشیان نەخێر وریان بەرز بوو گوێشیانیانە لەبەر ئینسانی زاڵم گوێی نایەتێ بۆ ئەو شتانە بۆ دادگایی چکە ئەزانێت تاوانەکانی نەتیجەی چییە نەتیجەی حکومەکەی چییە لەبەر ئەوە بۆ نمونە عەلی حەسەن کیمیاوی ئەیوە دەگە منیسە دەرچم ئەگەر بە هەمان شێوە من ئەو شتانە ئەو کردارانم کردووە بەرامبەری گەلی کورد بە هەمان شێوە ئەیکەمەوە بەڵێ ئەیکەمەوە ئەمە یەکێک لە دوانەکانی لە عەلی حەسەن مەجید لە دادگای تر بزانە چ تاوانبارێکی درنگە عەلی حەسەن مەجید بۆ نمونە بەڵام دادوەر چی پێڵێ لەو کاتە دادوەر چی پێڵێ دادوەر ناتوانێت شتێکی پێ بڵێت دادوەر محایدە هەر گوێگرێت دادوەر ئەبێ بێلایانەوە بە شەفافێت وەکو کوردێک کاک حاکم تۆ لەوەیە دادوەری من دادوەری لێکۆڵی نەبووم لە کەسی ئەنفالە یعنی لێوێ دادوەرەکە دانیشتووە بۆ نمونە کوردیشیان کوردەکانی کەشمان حاکم ڕزگار حاکم ڕەوف پێمابێکیانی سپارد ئەو زانم لە ژیاندا نەماوە حاکم محەممەد عەرەبی
حاكم رؤوف عبد الرحمن نعم الأخوة بزيابة تمندريج بي حاكم رؤوف استجمع وحين ورزق دەی سپاس بۆ نانا الأخوة نانا حين ورزق یەکێک لە دادوەرەکان بوو ودعاية بو سوشيال ميديا دەی وأنا سپاس بخوا کە ساغ و سەلامەت و لە ژیاندا جا قسەکەم لەسەر ینی دادوەری کوردیشمان هەبوو لە وەکو کوردێک کە تاوانبارێکی ئەوا بینی هەزاران کەسی لێ کوشتی کردوێت ێژۆر خۆڵەوە هێشتا دەڵێ وڵات ئێستش بێمەوە ژیان لە ژیاندا بم هەمان شتەکەمەوە چی احساسێکە بۆ دروستە ئێمە دادوەرین بە احساس ئیش ناکەین کاگە ڕانگۆ ئێمە کە سێرمان خوارد ئێمە دوو جار ئێمە حاکم بووین من لە پێش بەڵام وەکو ئینسان وەکو ئینسان لەگەڵتان بەڵام ئێمە حاکمین حاکم ئەبێ بە شەفافیت بە جۆرەی پیشەیی بێلایەن بە جۆرەی ئەو دوکیومنتانە تەعامل کات نەک بە تەعاتوفی کەوا تۆ کوردیت یان هەڵەبجەیت یان بڵێن هەولێری یان دۆکی ئێمە هەمومان حاکمین دەبەر ئەوە نابێت ئەوە پێشیلکاری لەگەڵ شەرع و مخالفی قانونیشە وإذا حكمتم بين الناس أن تحكموا بالعدل بالضبط لسر بنما أو آياتي قرآني بيروس كاك حاكم بين وسر باسي عجاج چەندە کەیسی ئەنفال تۆکمەتر دەکا یعنی یەکێک لەو جەلادانەی کە تاوانێکی زۆری کردووە بەشدار بۆ لە پرۆسەکەدا ئێستا دەستگیر کراوە ئەمە ڕێگە خۆشکەرە بێ بۆ دەستگیرکردنی خەڵکی تریش بەڵێ دڵخۆشکەر بوو ڕاستە زۆر لەبەرەوە ئێمە کە دەستگیر کرا وەکو ئالێتێک دانرا لەبەرەوە بە ئۆرگەنایزێک بکرێت خەڵکی زۆرە ئێستش تەلیفۆنم بۆکەن ئایا بە مۆبایل یا بە ماسنجەر چکە من علاقاتم هەیە لەگەڵ کەس و کاری قوربانیان ئەنفال و هەڵەبجە و بەرزانیەکانوانە تەلیفۆنم بۆکەن ئەڵێ کایکە چۆن شێوازی سکاڵەکەمان بنووسین یعنی ڕێزم هەیە لەوانەیە ناحی قانونی شارەزایان نییە وازانێ ئەوانی کە عەجاج وازانێ هەموو کەسێک سکاڵا تۆمارکە ئەم عەجاجە پەیوەندی لە نوگرە سەلمانە لە نوگرە سەلمان کە تاوانەکانی ئەنجامداوە بۆینی ئەو کەسانەکەەوە بەندکرا بوون لە سژنی توبزاوە و لەگەڵ هینیشە لە دبس نابێت ئەوانە سکاڵا تۆمارکەن چکە ئەم تاوانەکەی عەجاجە تایبەت بە عەجاجە ئەمە یەک بۆیان هەیە ئەوانەی کە لە نوگرە سەلمان لێسە جنگرابوون بەس ئەوانە توانن وەکو شاید حاڵ وەکو سکاڵاکە یانێت توێ بڵێ ئەم جەلادا ئەم تاوانبارە تەنها لە نوگرە سەلمان تاوانەکانی ئەنجامداوە تاوانی ئەنجامداوە بالضبط یعنی ئەم بەرپرس نییە لە تۆبزاوە لە تۆبزاوە پرس نییە نەخێر علاقی نیە بەس ئەو کەسانەکەەوە گواسیانەتەوە بۆ نوگرە سەلمان ئەمەیەک زۆر کەس هەیە ئەڵێ وازانێ مۆزوع قەرەبووکردنەوەی ئەگەر سکاڵا تۆمار نەکات دژی عەجاج قەرەبووی بەرناکاتەوە ئەمە علاقی نییە بە قەرەبووکردنەوە نانی ڕێزم هەیە چکە بۆ کەیسی ئەنفال کە قەراریی بۆ دەرکرا بە شێوەیەکی گشتی ئێمە لە وەختی خۆی ئاماژەم پێداوە لە کەناڵەکانی تر ئەوە دووسانیش لە ڕێگەی کەناڵەکەی ئێوە ئاماژەی پێمەوە ئێمە کە تحقیقمان کرد لە کەیسی ئەنفالە تقریبا 1992 کەس وەکو سکاڵاکار و شاید حاڵ باشە ئێمە ئەجینا کاتی زۆریەوێت هەتاکو هەمویان وەرگریت بەڵام ئێمە وەکو کاتەکە نمونە نردمان بۆ بەغا باشە بۆ بەغا لێش لە بەغا دیسانیش بە وردبینی ئەوانەی هاوسەنگیان کرد ئەوانەی کە تاوانی قورس ئەنجامدراوە بەرامبەریان کەوا سکاڵەکەیان بەهێزە لە ناحی قانونی و قەزایی ئەوانیان هەبژارد لەبەرەوە 77 کەس سکاڵاکار بوو لەگەڵ یعنی لەو هەزار و ئەوەندەی کە باست کرد ژمارەیە کەس وەرگیرا بالضبط لەگەڵ 74 عفو لەگەڵ حەڤەک شاید حاڵ لەگەڵ سێ خەبیریش ئەوانەی لە دەرەوە هاتەبوون وتیان وەرگیرا اینجا لەگەڵ وتەی تاوانبار و وتەی هەموو ئەو داوایە لە هەموو ڕوێکەوە وتەی سکاڵاکار و شاید حاڵ و خەبیر و شاهێت و ئانە و ئەو دیکۆمنتانەکەەوە نەمایشکرا سەلماندی قەرار دەرکرا بۆ ئەنفال کەوا بوو بۆ پاڵپشتێکی یاسایی و دادوەری کەوا حەقی سکاڵاکار یاننا بۆ قەرەبووکردنەوە لەبەرەو مۆزوعی قەرەبووکردنەوەکە کاک ڕانگۆ بەڵێ ئێمە دستۆرمان هەیە ئاماژەی پێداوە قانونیشمان بۆ دەرکراوە لەبەرەوە مافی ئەو کەسانە کەوا سکاڵیان تۆمار نەکردووە لە کەیسی ئەنفال لە وەختی خۆیە یان ئێستا کەوا سکاڵا تۆمار نەکەن ئەوە یعنی نییە مافی بسووتێ حەقی بسووتێ لە قەرەبووکردنەوە نەخێر ئەوە قانون هەیە مافی پارێزراوە بەڵام ئینسان نابێت لە حەقی خۆی خۆش بێ
ئەوە ئەکیید چکەم قانون مافیاوەتێ جەلادە دووەکوڵە زوخاوی کردووە بە ناخی ئەو خەڵکە داماوەیە لە ژن و لە مناڵ و لە پیر و لە گەنج ئێستا تۆ دەستگیرکراوە بڵێ وڵات تااقەتم نییە بڕۆم سکاڵای لەسەر تۆمارکەم یان ناتوانم یان لێگەڕین قانون مافیاوەتێ بۆ هەر کەسێک بەر تاوان بکەوێت و زەرری لێکێت بۆ هەیە بە جۆری یاسا و دووسە بۆ هەیە بچێش کارکاش حاکم بەپی زانیارەکان تا ئێستا نزیکی 300 کەس داوایان تۆمار کردووە لەسەر عجاج لەسەر حەجاج با بڵێن بە زمانی جانم پیان وت حەجاج لە تحقیقا یان لە محکەمە ئێستا عجاج ناویسیانەکەی دەرکەوتە بەس کەسکاریان فعالەکان هەر دەڵێن حەجاج با بە زمانیوان بڵێن حەجاج بەڵێ 300 کەسێک سکاڵیان لەسەر تۆمار کردووە ینی بۆ من لەم 300 کەسە ئەگەر 10 کەسیشی لێ هەڵبژێردێ 10 کەیسبان بۆ نمونە دەست کاڵاکارمە بەس دەست کاڵاکار بۆ منە دەست کاڵای تر تۆکمە بەڵکەدار ئەوە بەس نییە بۆ ئەوەی کە بەسە دەست حتا زۆرتر بێ ئەکەیت خۆی دەستنا یعنی ئەوە ئێمە ناتوانانی ئێمە دەم بە نمونەیە نمونە خۆی دەکەس پنجای هەڵبژێرە شاستی بێزەبەت ئەوە ئەینێریشم بۆ بەغا ئێمەسا ئەو فۆرمانەکە پڕکراوەوە ئێستا گەشتە دەستی تیمەکەەوە ئێستا وربینیەکرێت وربینەکە کەوا کامیان بەهێزە لە وەکو سکاڵاکار و شاید حاڵ کەوا ئەمە ئەبێش بە وربینەکە جۆراجۆری تاوانەکەی کە ئەنجام داوە چکە بکن ئەوکو ئاماژەم پێدا تاوانی قەتلی عەمد اغتساب کردداری مرۆڤایەتی هەمووی ئەنجام داوە هەمووی لەبەر ئەوە تاوانی جنساید و تاوانی دژی مرۆڤایەتی بریتیە لەو تاوانانە کەەوە ئاماژەم پێدا لەبەرەوە ئێمە کۆمەڵە کەس بەهێز لە ڕووی یاسایی و لە ڕووی دادوەریەوە ئەوانە کۆکرێتەوە ئەنێرێن بۆ محکەمەی ئیستێناف وەلای حاکم عومەر ئەویش هەماهەنگی و تەنسیقی لەگەڵایە لەگەڵ تیمە لەگەڵ مامەسا ئاکۆ و پەرێخان و منیش وەکو ئەندامی ئەو تیمە بەدەست خۆشیەوەکەوە خەریکن چەند ڕۆژەکە کە بەڵێ خەریکن ئەینێرم بۆ حاکم بۆ ئستێنافی سلێمانیش ئەینێرێ بۆ کۆ بۆ نوێنەتی حکومەتی هەرێم ئەینێرە بۆ محکەمەی ئستێناف بۆ هەیئەی تحقیقی قەزایی لە بەغا زۆر باشە کا حاکم لە دوای دایانی ئەمە چەندە دەرگایەکە بۆ دەستگیرکردنی ئەوانی تر خەڵکی تر هەن کە دەستگیر بکرێن سەدەهان کەس تاوانبار هەیەکەوە قەراری گرتنی هەیە هەندێک کەسیش هەیە لە دەرۆی عێراق هیوادارم یعنی ئینشاءڵڵا وەکو چۆن ئاماژەم پێدا خانم یەکەم دەستی هەبوو ئەم کەیسی ڕوژان هیوادارم ئەم خوڵێ ئەم بەرلەمانش ئەمێ ڕۆڵێکی باشیان هەبێت ئەم پرۆسیانی بەردەوام بێت ئەم پرۆسی بەردەوام بێت چکە تاوانباری کەسە بۆ نمونە نەزار خەزرەجی و چەندین تاوانباری کەش هەیە لە کەیسی ئەنفال و کەیسەکانی کەش ڕاپەڕین نەوەتویەک فەیلیەکان بەرزانیەکان چەند کەیسە براشیعەکانیش هەیە کاکە ئەوانە بۆ ئەبای لە ڕێگەی ئەنتەرپۆل سەبعاوی بەکوێ گەشت سەبعاوی و دەمێکە گیراوە لەبەرەوە لەسەر لەلانی بەغاوە داواکاری گشتی کەیسی کێجۆڵانەوە لەبەرەوە سامی ڕافدین و لەگەڵ 12 تاوانباری کەش قەراری گرتنی هەیە بەڵام سەبعاوی لە کەیسێکی ترە لەسەر کەیسی تیرۆر گیرا بۆ تەواوی کرد ماوەکەی دوای ڕەوانەی دادگای باڵای توانەکانی عێراق لە وەختی خۆیشە پەیوەندیان پێوکردم وتیان کاکە ئێمە کتابێکمان کردووە بۆ نوێنەتی حکومەتی هەرێم تاکو ئێستا وەڵامی نەبووە لەسەر سەبعاوی برازەی سەدام حوسێن بەڵێ لەسەر ئەو گیراوە دادگاکە وتێتی کتابمان کردو بۆ نوێنەتی حکومەتی هەرێم دوای ئەوە نەجوابیان نەداوەتەوە بەڵێ جوابێنەوە منیش باشە بێخەم بوون لی وەڵڵاهی نازە بیتر ئالیات و نووسرا و ئەوانە پێچێ بەڕاستی اینجا ئەی بەچی گەشت وەڵڵاهی ئاگادار نیم بۆ ئەوە جارێتر بزانیم محکەمە ئێستا سژنە بەڵە دەمێکەوە ساڵۆنیەکە گیراوە باشە خۆشێکی کەلوانی کە دەستێ بۆ لە تاوانەکانە بەخۆئتر ئەوە من ناتوانم قسە بکەم یعنی ڕێی مسبق ئایا تاوانەیە ئەمە هەمووی پەیوەندی بە سکاڵاکار و شاید حاڵ و ئەو دکومانتانە کەەوە نەمایش خەڵک وەک پێویست ئەو کەیسە نازانێت بەخۆئتر ئێستا لەوانەیە خەڵک بزانێت میدیاوە زۆر باز نەکراوە برازای سەدام حوسێن دەستگیر کراوە ئەمە دووەمی جارە من ئەو بابەتە بەحسکەم لە ڕێگای کەناڵی ڕوودا و لە ڕێگای کەناڵەکەتان ئەو بەحسی تقریباً ساڵونیەکە گیراوە ساڵونیەکە گیراوە لە لانی دادوەری لێکۆڵینەوە دادگای باڵاتوانەکانی عێراق کاک حاکم سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان بۆ ئێوە بەڕوونکردنەوەکانت
لە خزمەتم دەستیەوەش خۆش بێ بەیوایەوەی هەمیشاوها پێکەوە باز لە دەستگیرکردنی یەکێکی ئەم جەلادانە بکەین بەخواوەی پێشتر بەرنامەمانەکرەمانون بە هیوایەوەی ڕۆژێک وەکو ئەدڵ بەیخمان ئەو تاوانباری بەرامبەر بە جوولەکەکان کە دەستگیر کرا لە شەستەکانە لە ئەرجەنتین موساچوو هێنایەوە خەریب بەحسی ئەو بابەتەکەم کاکڕانگۆ ئێمەش تاوانباریشمان هەیە من تاوانبار هەیە کاکڕانگۆ بە حکمیەوە من دادوەری لێکۆڵینەوە کەیسی ئەنفال دوای بووم بە ئەندامی کەیسی هەڵەبجە و فێلیەکان و سەرۆکی کەیسی بەرزانێکەوە ڕاپەڕی نۆتویەک من بەریاری دەرکردووە ئەم ڕقابۆس بۆ هەندێک تاوانبار لەو بەغایە پاداش کراوە تاوانبارەکە پاداش کراوە ئارە بەخوا داباش کراوە پلەی بەرزیشی هەیە پلەی بەرزیشی هەیە و تەقاعدش بوو تەقاعد بوو کەوا بەشدار بوو بەرپرسی ئاسایش بوو لە باشووری عێراق لە کەیسی بۆ نمونە لە کەیسەکانی کەش کەیسی بارزانەکانە بۆ کەیسی ڕاپەڕینی کەیسی ڕاپەڕینەوە بەڵێ کەیسی کەش هەیە کەیسی کەش هەیە لە کەیسی ئەوانەی ئەو بازرگانەکەەوە ئەدام تۆ فەرمانی دەستگیرکردن بۆ دەرکرد کەچی لە بەغدا خەڵات لە بەغا ئەستا لە ژیاندا ماوە ئیتر نازانم لە ژیانە ماوە یعنی حاڵی ئەو حاڵی عجاج تاوانی ئەنجام داوە ئایا بەرامبەری کورد بێ یان عەرەب بێ هەند لایەنێک بێ تاوانی ئەنجام بەرامبەری مرۆڤ کەسانی وا درن چۆن ئاوایی پاداشەکرێت بۆ سزای خۆی وەناگرێت بۆ دادگایی ناکرێت دەست خۆش بە کاک حاکم سپاس بۆ بەشداریکردن سپاس بۆ ڕوونکردنەوەکان دەستان خۆش بەخێر بێ خۆشەویستان لە دوای ئەم گفتوگوێ بەڕاستی ئینسان دوایەوەی ئەو حاڵەتانە ئەبیستی کە تاوانبارێکی ئاوها فەرمانی دەستگیرکردنیە بێ و بەڵام خەڵات بکرێ و پاداش بکرێ سان تۆزێ بێ ئومێ دەبێ بەڵام دەستگیرکردنی حەجاجی سانە تۆزێکی وامان بۆ گێڕێتەوە بە هیوایەوەی پرۆسێ بەردەوام بێ بەشێک لە مستەشارەکانیش بگرێتەوە خۆشەویستان تا پێتان نەگەینەوە کاتێکی خۆش خۆتان لەگەڵ